مهم قوال خاصەی عێراق ینی بڵین هێزە تایبەتەکەی عێراق پێکات بوو بەسەرەکی لە پاسەوانی کۆماری هەیەیان بوو بڵین لیوای سیوسە پێشەکی لیوای سیویەکی شەبوو لیوای سیوسێمانە جگەلەوە لیوای 65 لیوای 66 کە پێیانەوت سەیف کەڕار لەگەڵ لیوای 68 کە پێیانەوت سەقەر قوڕیش پێکات بوو لەمانە طبعاً دژی کورد زۆر شەڕیان کرد زۆر ئەشکەنجەی نیشاندا تایبەتی لە کاتی ئەنفال و هەوانەیە لە جەنگی عێراق و ئێرانیش بەشداری زۆر شەڕیان کرد بەڕاستی ینی یەکەم شەڕکە ئەگەر بڵین کە چووە ناویەوە و شاری محەممەرە بوو کەوان چی بوو لە شەڕی ئێران عێراقا هێزی تایبەتی عێراقی ئێستا بۆ نمونە ئەگەر باز بکەین دەست پێ بکەین لە ناوچەی شەڕانش بین بەرە و شیلە دز و ئەو پەڕێنەوە مێرگە سوور و سیدەکان و ئەیتر لە شاخی ملە حوشتر تایبەتی شەڕە سەختەکانی لە چۆمان لە گردەمەند بوو گردمەندیل سەختترین شەڕی هێزی تایبەتی عێراق لە گردەمەند ساڵی 1970 بوو 86 1970 ئەو لوتکەیە جگە لە گردەمەند لە گۆدۆ شەڕی کردووە لە ڕایات لوتکەی ڕایات لە شاخی گردە گۆ لە قەندیلە لە بێتە قەڵاتزێ لەسەر بەردەقلی شێولێوە شەڕی کردووە لە جاسووسان لە مامەندە هەموو هێزی تایبەت بەشداری کردووە ئەجا هێرۆ بەڵخە بۆلفات بپەڕێتەوە بەرەو ماوەتی ترکۆ چار و ئەحمەد ڕوومی و وێلانە و بڕۆی بەرەو پێ سەلامانە پەیوەندی بە لۆکەیشنی شەڕەکەەوە بۆ کە هێزی تایبەتی بۆ هێنراوە ئەمانە شاق بووە یان شاخاویە پەیوەندی بۆ هەبووە پەیوەندی بۆەیە بۆ نمونە ساڵی 1970 بە هەلیکۆپتەردا بەزینە سەری هەرچەندە زەرارێ زۆر گەی پێی ینی هەلیکۆپتەر بە هێزی تایبەتەوە کەوتە خوارەوە 16 کەسی تیا بوو کەسیانە خوارەوە